یاسای ژمارە 42 لە شوانی بدە و مەڕەکان خۆیان بڵاوە دەکەن. دەشێ گیر و گرفت زۆر جار بگەڕێنرێتەوە بۆ تاکە کەسێکی بەهێز، بزوێنەر و کەسی خوارەوەی خۆبەزلزان و لوودبەرز. بەندی ئیرادەباشی، ئەگەر تۆ بوار بە خەڵکی وەها بدەیت مانۆڕ بکەن، ئەوانی تر دەکەونە ژێر کاریگەریان. چاوەڕێ مەبە ئەو گیر و گرفتەی دەبنە هۆکاری چەند جار زیاد بکات. هەوڵ مەدە دانوستانیان لەگەڵدا بکەیت. ئەوان کە لە ڕقن لە ڕێگەی گۆشەگیر کردن و دوورخستنەوەیان کاریگەریەکەیان پوچەڵ بکە، لە سەرچاوەی کێشەکە بدە و مەڕەکان بڵاوە دەکەن. پەیڕەوی لە یاساکە نزیکی کۆتایی سەدەی 6 پێشزاین، دەوڵەت شاری ئەسینە زنجیرەیەک زۆرداری ناچیزەی سەرنگون کرد کە چەندەیەک بوو سیاسەتیان دەکرد. لەبری ئەمە دیموکراسیەکی بونیادنە کە سەدەیەکی دەخایاند، دیموکراسیەک کە بووە سەرچاوەی دەسەڵاتەکەی و جێشانازیترین دەستکەوتی. بەڵام لەگەڵ گەشەی لە سەرخۆی دیموکراسیدا کێشەیەکیش پەیدا بوو کە ئەسیناییەکان قەت ڕووبەڕووی نەبووبوونەوە، چۆن مامەڵە لەگەڵ ئەوانە بکەن کە خۆیان لە تەبایی شارێکی بچووکی دەورەدراو بە دوژمن نەدەگەیاند، کە کاریان بۆ شکۆی گەورەی نەدەکرد، بەڵکو تەنیا بیریان لە خۆیان و چاوچنۆکیان و هیوایەتی ناچیزەیان دەکردەوە. ئەسیناییەکان تێگەیشتن لەوەی کە ئەم خەڵکانە ئەگەر لێیان بگەڕێیت نەیاری دەبزوێنن، شار دابەش دەکەن بۆ چەند باڵێک و شڵەژان دەهێننە کایەوە کە دەشێ هەمووی سەر بکێشێت بۆ وێرانبوونی دیموکراسیان. سزای تونند و تیژانە چیتر بۆ سیستەمی شارستانی بوونی نوێ گونجاو نەبوو کە ئەسیناییەکان دروستیان کردبوو. لەبری ئەمە هاوڵاتیان شێوازێکی تری باوەڕهێنی کەمتر دڵڕەقانەیان دۆزیەوە بۆ مامەڵەکردن لەگەڵ خۆپەرستانی لە مێژینە. هەموو ساڵێک ئەوان لە بازار کۆ دەبوونەوە و ناوی ئەو کەسەیان لەسەر کەرەستەیەکی گڵ دەنووسی کە دەیانویست بۆ ماوەی 10 ساڵ شاربەدەر ببێت. پێیان دەوت ئۆستراکۆن. ئەگەر ناوێکی دیاریکراو لەسەر 6,000 کاغەزی دەنگدان دەربکەوتایە، ئەو کەسێ دەست بەجێ شاربەدەر دەکرا. ئەگەر 6,000 کەسیش دەنگی نەدایە، ئەو کەسە کە زۆرترین ناونووسینی بەرکەوتبوو ڕووبەڕووی دەربەدەرکردن دەبووەوە. ئەم دەرکردنە سروت ئامێزە بووە جۆرێک لە فیستیڤاڵ. چ خۆشیەکە بتوانیت ئەو کەسە هەراسانکەرە شڵەژێنەرانە دەربکەیت کە دەیانەوێ بەسەر گروپەکەتدا بەرز ببنەوە کە قەرار وا بووە خزمەتیان بکات. لە 1490 پێش زایندا ئاریستیدیس کە یەکێک بوو لە جەنەڕاڵە گەورەکانی مێژووی ئەسینە یارمەتیدەر بوو لە شکستپێهێنانی فارسەکان لە شەڕی ماراسۆن. لە هەمان کاتدا لە دەرەوەی شەڕگە دادپەروەریەکەی وەکو دادوەر نازناوی دادپەروەری پێبەخشی بوو، بەڵام لەگەڵ تێپەڕینی ساڵەکان ئەسیناییەکان ڕقیان لێداگرت. ئەو زۆر لافی لەسەر حەقبوونی لێدەدا و بە بۆچوونی ئەوان ئەمە هەستەکانی باڵا بوون و ڕیسوابینی بۆ خەڵکی ئاسایی ڕووپۆش دەکرد. ئامادەیە سەر و ئاساییەکەی لە سیاسەتی ئەسیناییەکاندا بووە شتێکی تەواو و نەخوازرا و هاوڵاتیان بێتاقەت بوون لەوەی گوێبیستی نازناوی ئەو دادپەروەریە ببن. ئەوان ترسی ئەوەیان هەبوو ئەم کابرایە تەنیا کەسێکی حکومدەر و خۆبەزلزان بێت کە دوجار دابەشبوونێکی توندی لە نێوانیان دروست دەکرد. لە ساڵی 482 پێش زایندا سەرباری شارەزایەتی بەهاداری ئاریستیدیس لە درێژەدانی جەنگ لەگەڵ فارسەکاندا ئەوان ئۆستراکایان کۆکردەوە و دەربەدەریان کرد. پاش دەربەدەرکردنی ئاریستیدیس، ژەنەڕاڵی گەورە تێرنیستۆکڵس وەک ڕێبەری سەرەکی شار دەردەکەوێت، بەڵام شەرەف و سەرکەوتنە زۆرەکانی چوونە ناو کەلەیەوە و ئەویش بووە کەسێکی لە خۆبایی و فشەکەر. بە بەردەوامی ئەوەی بیر ئەسینایەکان دەهێنایەوە کە چەند سەرکەوتوو بووە لە شەڕدا،
چەند پەرزگەی بنیاد ناوە و چەندێک مەترسی بەرپەرچ داوەتەوە پێدەچوو ئەو بڵێت بەبێ ئەو شار دادەڕمێت. بۆیە لە ساڵی 472 پێش زایندا ناوی تێرنیستۆکلس خرایە سەر ئۆستراکا و شاری خۆی لە ئامادەییە ژەهراویەکەی قوتار کرد. گەورەترین فیگەری سیاسی لە ئەسینای سەدەی پێنجەمدا بێگومان پێریکلس بوو. هەرچەندە چەند جارێک هەڕەشەی دەربەدەرکردنی لێکرا، ئەو بە بەرقەرارکردنی پەیوەندێکی توند و تۆڵ لەگەڵ خەڵکدا خۆی لەو چارەنووسە بوارد. لەوانەیە ئەو کە مناڵ بووە وانەیەکی لە مامۆستا دڵخوازەکەیەوە وەرگرت بێت، وەک دامۆنی بەراورد نەکراو کە لە هۆشمەندیدا لە هەموو ئەسیناییەکان لێهاتووتر بووە. ئەو دامۆن بوو پێرکلیسی لە بواری هونەر و فەرمانڕەواییدا ڕاهێنا، بەڵام ئەویش لە بەرامبەر کەش و فش و شێوازی ئیهانە ئامێزی بۆ خەڵکی ئاسایی و وروژاندنی ڕق ڕوبەڕووی دەربەدەرکردن بووەوە. لێکدانەوە ئەسیناییەکان ئەو غەریزە کۆمەڵایەتیان هەبوو کە لەم ڕۆدا نەزانراون، تێپەڕینی سەدەکان ئەوانی کردبووە خەڵکێکی بەناوداکەوتوو. ئەسیناییەکان کە هاوڵاتیانێک بوون بەمانە ڕاستەقینەکەی، هەستیان بۆ مەترسیە کرد کە لە ڕەفتاری کۆمەڵایەتی دەیخستە ڕوو، بینیان کە چۆن ڕەفتارێکی وها زۆر جار خۆی لە فۆرمێکی تردا ڕووپۆش دەکات، چاوچنۆکی لەسەر حسابی چاکەی گشتی، نمایشی باڵایی، پیلانی نهێنی و کینە ئامێزی کوشندە. هەندێ لەم ڕەفتارانە زیان بەخش بوون بۆ تەبایی شار لە ڕێگەی دروستکردنی باڵ و چاندنی نەیاری. ئەوانی تر لە نێوبەری ڕۆحیەتی دیموکراتی بوون لە ڕێگەی ئەوەی کە وەهایان لە هاوڵاتی ئاسایی دەکرد هەست بە نزمی یان ئیرەی بکات. ئەسیناییەکان هەوڵیان نەدا ئەو خەڵکە پەروەردە بکەنەوە کە بەم شێوازانە ڕەفتاریان دەنوات، یان بە شێوەیەک لە شێوەکان لە گروپێکدا هەڵیان منژن، یان سزایەکی توند بسەپێنن کە تەنیا کێشەی تری دروست دەکرد. چارەسەرەکە خێرا و کاریگەر بوو، خۆیان لێ قوتار کرد. کلیلی دەسەڵات لە ڕابردوودا وڵاتێکی تەواو لەلایەن پاشایەک و چەند وەزیرێکەوە حکم دەکرا، تەنیا نوخبەیەک یاری بە دەسەڵات دەکرد. بە درێژایی چەند سەدەیەک دەسەڵات پەیتا بڵاو دەبووەوە و دیموکراتیزە دەبوو. ئەمەش خراپ تێگەیشتنێکی دروست کردبوو لەمەڕ ئەوەی کە گروپەکان چیتر سەنتەری دەسەڵاتیان نییە. ئەمەی کە دەسەڵات لە نێو چەندەها خەڵک بڵاو دەبێتەوە، لە ڕاستیدا ئەگەر چی دەسەڵات لە ژمارکردنیدا گۆڕاوە بەڵام لە جەوهەردا نەگۆڕاوە، دەشێ ژمارەیەکی کەمتری زۆردار هەبن کە بتوانن دەسەڵاتی ژیان و مردن بەسەر ملیۆنان کەسدا بسەپێنن، بەڵام هەزاران زۆرداری ناچیزەش دەمێنن کە حکم بەسەر قەڵەمڕەوە بچووکەکاندا دەکەن و ئیرادەیان لە ڕێگەی گەمەڕاستە و خۆکانی دەسەڵاتدا دەسەپێنن. لە هەر گروپێکدا دەسەڵات لە دەستەکانی یەک دوو کەسدا چڕ دەبێتەوە، چونکە ئەمە ڕووبەرێکە تیایدا سروشتی مرۆڤ قەت ناگۆڕێت. خەڵکی لە دەوری کەسایەتیەکی بەهێز وەکو هەسارە سوڕاوەکانی دەوری خۆر کۆ دەبنەوە. بڕگەیەکی سەرەکی لە گەمەکانی استراتیژدا گۆشەگیرکردنی دەسەڵاتی دوژمنە. لە شەترەنجدا تۆ هەوڵ دەدەیت پاشا گۆشەگیر بکەیت، لە گەمەی چینی بڕۆدا تۆ هەوڵ دەدەیت هێزەکانی دوژمن لە خانەی بچووکدا گۆشەگیر بکەیت، نەجوڵا و ناکاریگەریان بکەیت. زۆر جاروا باشترە دوژمنانت گۆشەگیر بکەیت، نەک تێکیان بشکێنیت. بەم شێوەیە تۆ کەمتر دڕندە دەردەکەویت. ئەنجامەکەش هەمان شتە، چونکە لە گەمەی دەسەڵاتدا گۆشەگیری واتە مەرگ.